گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوی خواتان لێبێت. نۆ ماڵە ئەزیزەکان تەنانەت ماڵە کۆنەکانیش هەمیشە لەش ساغ و تەندروست بن. ئاوات و ئامانجی ئەم بەرنامەی ئێمە ئەوەیە کە دەرد و قوزە قورد و بێتاقەتی و ناڕەحەتی لە ماڵەکانە نەبێت. ئاوات و ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەو کچ و کوڕانەی کە هەتاوەکو یەکتری دەهێن و بۆ یەکتری دەبن، زۆر بەشان و باڵی یەکتری هەڵە دەدەن، زۆر وەسف و سەنای یەکتری دەکەن، بەڵام ئاواتمانە ئەوەیە کە ئەم خۆشەویستی و محەبەتە بەردەوام بێت. بەرنامەی نۆماڵی جارێکی تر هاتوۆتەوە ناو ماڵەکانی ئێوە. تەنها وەکو بیرخستنەوەیە کە لە بەرنامەکانی پێشووە چەند مامۆستایەکی بەڕێزی زانکۆ میوانی من بوو، بەڵام ئەم بەرنامەیە جیاواز لە بەرنامەکانی تر دەمەوێت ڕەچەکە بشکێنم. دەمەوێت وەڵامی ئەو کچ و کوڕانە بدەمەوە کە ئایا تەنها بڕوانامە بەڵگەیە لەسەرەوەی کە خێزانی سەرکەوتوو هەبێت؟ ئایا بوونی شەهادە مەرجە بۆ ئەوەی کە کچ و کوڕەکە سەرکەوتوو بن و لە ڕووی داراییەوە باش بن؟ ئایا دوکتۆر تو کۆمەڵی خەڵکت هێناوە بە زمانی عامی و بە زمانی خەڵک خواپێدا و ماستەر و دکتۆرا ئەمانە ئازایەتیە سەرکەوتوو بن یان نەخێر دەشتوانرێت و بزەبت واژ بووە کە دایک و باوک و ننک و باپیر و خزم و کەس و کارەکانی ئێمەش پێشتر بڕوانەمەش نەبوو، بەڵام توانیویانە خۆشبەخت و ئاسوودە بن. میوانی ئەم بەرنامەیەم میوانێکی جیاوازە، میوانێکە کە ڕەنگە لە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست ناسراو بێت، بەڵام من بە دیوێکی تر ئەمڕۆ پرسیارەکانی لێ دەکەم. میوانی ئەمڕۆم ئافرەتێکە کە وەکو تەمەن ئەگەر لێکی دەیتەوە بە نزیکەی تقریبا 68 ساڵە، خوای گەورە بێت چاوانی بکە و هەمیشە لەش ساغ و تەندروست بێت. بەڵام ئایا تەمەن بەڵگە بووە لەسەرەوەی کە نەتوانێت ئیداری خێزان و خانەوادەکەی بکات؟ میوانی ئەمڕۆم دەستی کەشف دەکەم و بەڵام پێتان دەڵێم و بە شانازیەوە دەڵێن بەڵێ تا شەشی سەرەتایی خوێندووە، بەڵام چەند بڕوانامەدارێک لەگەڵیا ئیش دەکەن و بۆتە هۆکاری بەدەستهێنانی ڕستقیش بۆ کۆمەڵێک کەسانی بڕوانامە. میوانی بەرنامەی ئەمڕۆم بریتیە لە ئەختەرخان بەخێر بێ بەسەر چاو. سوپاسە دەکەم. من پێشەکی سوپاسی بەرنامەکەش و کاک بەختیاریش دەکەم. زۆر سوپاسدانەکەم. زۆر سوپاس دەکەم. ئەختەرخان وابزانە لە ناو تەلەڤیزۆن و یاخود لێرە نیت لە ناو بازاڕی ئەگەر ڕۆژێ مایکێک بێنن بڵێن ئەختەرخان خۆی بناسێنە، معلومەیەک لەسەر جەنابەت زانیارێک لەسەر جەنابەت وەرگن ئەختەرخان کێیە؟ من ئەختەر حاجی شێخڕۆفی سووسێم لە 96 لە 54 طبعا لەدایک بووم، لە 96 ئەم ئیشاکەم لەخوا بەزیابێ. ئەو ئیشەی چی ئەختەرخان؟ جان ئەو ئیشەی کە دەکەی ئەگەر بۆی ئەو ئیشێکەکەم نووسنگەی ئەختەرخانە بەناوی هەر خۆشمەوە نووسنگەی ئەختەرخانە. کوڕەکان و کچەکانم لێ ئیشەکەن، لەخوا بەزیابێت چەند کەسێک کەش هەر لەگەڵمایە کە ئیشەکەن لەگەڵما. باش لێرە پرسیارێ دێتەکایەوە ئەختەرخان نووسنگەی کە داناوە کە ئیجازەشت وەرگرتووە، ئیجازەت لە حکومەت وەرگرتووە، بینا و تەرتیباتت هەیە. پێم خۆشە وەڵامێکی ئەو گەنجانە بدەیتەوە کە لە پشتی ئەم بەرنامەیە سەیری منەکەن. ئایا نەبوون بڕوانامەیەکی بەرز لەمپەر بوو و یاخود ڕێگر بوو بۆ ئەوەی کە تۆ نتوانی سەرچاوی دارایی خۆتە بێ و هەلوکاری خۆشت هەبێت؟ ئایا بڕوانامە هیچ کێشەی بۆ دروست کردووی؟ کێشەی بۆ دروست نەبووە، بەڵام من حەزەکەم مەسەلە ئێستا کچ و کوڕەکانی خۆم هەموو شەهادە پێهێناون، لەگەڵ ئەوەشا کە شەهادەیان هێناوە لەخوا بەزیابێ هەندێکیان دامەزراون، هێتنێکیشیان دانەمەزراون، بەڵام لەگەڵ ئەوەشا هەر ئیشەکەن پێم خۆشە و زۆر پێم خۆشە حەزەکەم. کەواتە توێ وەڵامێکی بینەرم بدەیتەوە ئەختەرخان کە بوونی بڕوانامەی هەندەسە یان دوکتۆری بەڵگە نییە لەسەرەوەی تر ئەگەر ئەوەت نەبێت ئیشە دەست نەکەوێت کارە دەست خۆی با شەهادەکەی بێ، با شەهادەکەی بێ، بەڵام ئیش هەر هەیە ئەبێ هەوڵ بە ئیش دۆزێتەوانێ هەر لە بواری خۆیەوە هەست کەسە ئیشی کەش بە ئەگەر بواری خۆشی نەبێ ئیشێککە بێ قەیچک. ئەو ئافرەتانی کە سەیری بەرنامەکەی منەکەن ئەختەرخان زۆر مەراقیان ئێستا پرسیارە بکەن کە ئایا ئینکاری خۆت و مسۆڕی خۆت و سوربوونی خۆتە یان چۆن ئەکرێ بۆ ماڕوون بکەیتەوە، چۆن تەنسیقت کردووە لەگەڵ پیاوە، لەگەڵ ماڵەوە، لەگەڵ حەوت منداڵە خوای گەورە لێت نەسەنێ، لەگەڵ ئیشوکاری ژیان و لەگەڵ تەمەنات چۆن ئەم ئینسیجام و گونجانە چۆن کراوە؟ وەڵڵی هەچ کەسێ لە بواری خۆیەوە بتوانێ ئیشەکە بکە زۆر باشە و ئیسفایشی زیاتر هەیە و بۆ وڵاتیشمانە و بۆ خۆشی. من ئەمەوێ ئەم ئیشە هەموو کەسێک لە بواری خۆیەوە لە ژنە لە پیاوە ڕێگر نەبێ، با شەهادەشی هەبێ، شەهادەکە دانەمەزرای قەیچەکە لە بواری خۆی و با ئیشکە لە بواری خۆشەوە نەبێ ئیشکێککە هەبێ زۆر شێکی باشە.
یعنی وەکو ئافرەتێک تۆ بە بینەرەکانم بڵێ حەز و ئارەزوو زۆر گرنگ و مویمە و خولیان زۆر گرنگە بەڵێ خولیان کە تۆ ئەگەر ئەوەندی کە معلوماتم لە جەنابەت پرسی تقریبەن لە نەوەتەکان و خەریکی ئەم کاری کەواتە بە نزیکەی 20 ئەوەندە ساڵە خەباتێک تێ لەگەڵ ئەمەیە ئەوە کۆڵنەدان و سووربوون و بەردەوامی جەنابتەکە بەم ڕۆژەی گیان طبعا من کۆڵم نەیەوە بۆ کۆڵم نەیەوە لەبەرەوەی ئیشەکەم شتێکی باشیشە و خەڵکیش زۆر پێی خۆشە لەبەرەوەی من حەزەکەم هەموو ژنێک و هەموو پیاوێک لە بواری خۆیەوە بێ یا لە ئیشێکەوە بێ بتوانێت هەر پشت بە شەهادە نەبەستی لە هەموو عالەمە ئەختەرخان شتێک هەیە ئەڵێت سەرەتای پرۆژە سەرەتای کاریان لە سەرەتاوە کە فکرەکەت بۆ دیێ لە هەموو شتێک گرنگتر و مهمتریان من وەکو دەروناسی ئەوم زۆر خوێندوێتەوە خۆش ئەم بیرۆکەی چۆن بۆت هادیان ئەختەرخانێک بە ماشەڵڵا کراسێکی کوردی و تەرتیبات و مەزبوطە و زایدەن بۆ خولی شۆفێری و ئەوان ئەم فکرێت چۆن بۆ وەڵاهی من خۆم زۆری ئازایی خۆم بوو مەسەلە ئێستا ژنی مامپۆڵا هەیە کارینی ناو بوو لە 96 هات بۆ لامان وتی من حەزەکەم ژنان فێری سیاقەتکەی وتم ئەگەر باوکی مناڵەکان بێڵێ باشە وتی بە دوو قسە ڕازیەکەم چۆن وتی ئەو پێ ئەڵێم من ژنێکی ئەجنەبیم حەزەکەم ژنی کوردستانی ئێوە فێری سیاقەت بێ تۆ پێت خۆشە یا پێ ناخۆشە ئافرەتە خۆی ئەجنەبی بوو بەڵام کوردی ئەزان فێر بوو لە مامپۆڵاوە هات لەگەڵ کوێخات لەگەڵ منەقینی لەگەڵ پیاوەکەمان بڵێ وتی غیرەت لێ نەکرد ئەمە لەگەڵ یا قسە بکە ئەوانەمان نێش کورد لە نەخێر اینجا پێی وتی من ژنێکی ئەجنەبیم حەزەکەم خێزانەکە و بەتوانایە و ئەزانێ خەڵک فێرکا و چۆنە وتی باشە مادام هەمووتان ژنن یاعتیادی ئەوتی ئەمە هەمومان ژنین بەس حرەسی بەردەرگاکەمان پیاوە فکرەکە لەوە دروست کەسێکی ئەجنەبی هات کەم جات جەنابتی فێر کرد بەڵێ منی فێرکێ ینی بەس هینە پیاوەکەمی والێ کرد کە ڕازی بم ئەینا من سیاقەت مەزانی خۆت هەبوو ئیجازەش تاقیت کە من مەچینەم لێ خوڕیوە جێبم لێ خوڕیوە 57 بوو شۆفلێتەکان ئەوەم لێ خوڕێ و زاستا و سایرانە نەماوە ئەمانە کی ئیدایە دەسە چۆن پیاوەکەی پێتە کرد براکانم لە ماڵی هەمان بوو ئێمە لە لادێ بوون بەڵێ لادێ بووین لە سووسەی سەیدان ینی بۆیە تو کاتە من لێرە شتێکی ترم بۆ دەرکەوت ئەختەرخان کە پێم خۆشە بینەرەکانم بزانێ من وا تەسەورەکەم لە دەموچاوی تۆی خوێنمە شتێک کە بریتە لە ترس ئەوەت نەبووە نەبوونی بەڕاستی بەڵگەیەکی ترسم هەر نەبوو من وەختی خۆی ئامرلیوایەکی لێبوو لە سووسێ هین نیشانەمانە نایەوە ئەو قاپەنەوتێکی دانا من جگەرەیەکم دانا جگەرە زۆر بچووکە ئەو قاپەنەوتێکی دانا منە قاپەنەوتەکەوام کە لێممە ئەم من جگەرەیەکم داناوتی تۆ چۆن لەو جگەرەیە ئەوتم هەر سێ نیشانەکە بکە بە یەک و دەستمە جوڵێنە لەو لە حەزیابی تەقێنە لێتی پێشمەرگە بۆ عربیسپاسم دەکەم هێواشیواش هێنات ئاوا بەوە ئەو ئافرەتە ئەجنەبیە تقریبان خستێ سەر خەت 3 مانگ لەگەڵمانە بوو لە دوای هەر خۆت بوو یان خەڵکی تر بوو 3 مانگ لەگەڵمانە بوو سیارەی خۆی بوو ئەوسا من داسۆنێکم هەبوو نەمێرا ساسۆنەکەی بەمبەر وتم وێرانیەکەن و خۆ دەزانی پاترێکمانەکری 2000 سویسریم پێیاوە اینجا ئەوتی من سیارە بۆ ئەکڕم وتم باشە وەڵا سیارەکەی بۆ هین کردین ئیتر 3 مانگ ئیشمان کرد لە دوایەوان ڕۆشتنەوە سیارەکان یا بە خۆمان و اینجا دوایش سیارەکان لێ سەنگین و وازمان لێنا اینجا سیارەی خۆممایە هین بە باوشی مناڵەکانم وتم حەزەکەم ئەمیشە بکەم من هینتی و سیارەکەی وێرانەکەی و ئەمانە وتم شەڵایکی لێ نایە تر لەخوا بەزیەوە تا ئێستا لەنەوە 6ەوە تا ئێستا سیارەی خۆمان هەیە و مناڵەکانیشمەم پێگەیوە لەخوا بەزیابێ دەگەڵمە یارمەتیمێن بینەری ئەزیز ئەگەر دیقەتتاندا بێت ئەختەرخان یەکەم جار چیوت هەموو پرۆژەیەک هەموو ئیشێک هەموو کارێک هەموو شتێکی ژن و مرد یان لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکات کە ئەوەی کە من و ئەختەرخانیش هەمیشە هاوار دەکەین تۆ دەبێت بیرۆکەت هەبێت دەبێت ئەفکارت هەبێت دەبێت بیر و بۆچوونت هەبێت ینی کە منش و سەر ڕەنگە ئەختەرخانیش بۆ کۆڵە داد و بێدادمان بێت لەوەی کە ئافرەتێک بیرۆکەی نەبێت ئەفکاری نەبێت جگەل لە مێستەوالێتێک و خۆڕازانەوە و تیفتیفەیەک و هەنێ سەرچۆپی و بەزمڕزم ڕەنگە ئەفکارێکی تری نەبێت دەبەرەوەی خاڵی یەکەم کە گرنگ و مهمە جارێکم زۆر گرنگ ئێمە دەستخۆشیمانێ بۆ ئافرەتە کە هاتووە لە وڵاتی ئێمەیە تا ڕادەیەک سەرکەی بیرۆکێکی بە جەنابەت داوە دووەم بیرۆکەکە جەنابەت هەوڵت داوە بە قۆت و بێزیکەی سێم هەوڵت داوە بەردەوامی ئەختەرخان ینی ڕەنگە لەگەڵ خەڵکی جەناب تا خەڵک هەبێت دەستی کرد بێ بەم کارە بەس ڕەنگە گومانت دەوەنیە کە هەڵێک هەبێت بەردەوام لەبوو بێ هەر خۆم شلێرخانیشم فێر کردووە ئەم ئیشاکات
بەڵام ئەو ئێستا لۆریژ ئەکا ماشەڵڵا ئەو تۆزە بەرەو پێشوە ئەو چەند ساڵە خەریکە وڵا ئەوش لەگەڵ خۆمە چۆن بن دەستم بەم ئیشە کرد ئەو شەرعینیشت بەس پێشتر فێرم کرد یعنی تقریبا بۆ ئەوش حساب کە 25 بۆ بەرەو 30 ساڵێکە چێت خەریکی ئەم کارێ بەڵێ باش ئەختەرخان ئەلێرا کارێکی تر دێتە کایەوەکە جەنابەت ئافرەتێکی خانومان لەگەڵ یا خەریک ڕاوەدینار بوویتە خەریک ئیشوکار بوویتە ئەکرێت پێمان بڵێت ئەگەرمە سڕی مینەشە بەس قەینا بۆمان کەشت بکە چۆن ئیداری مناڵت کرد ئایا کەسێکی تر هەبوو مناڵەکانی لادانی لای خەسویان نەبوو هەر خۆم یارمەتهێنم هەوڵی ئەوەمەیە زۆر ئەو ئیشەشمەکەی لەخوا بەزیابێ زۆر هێن بووم و مناڵەکانیشە هەمووی پەروەردە کرد لەخوا بەزیابێ چۆن کاتەکانت تەوزیع کرد بوویان وڵی تەبعەن کاتەکانم تەوزیعەکەی بەوەی کە سعات ئەوەنگە مەسەلە مناڵەکانم ئەناردووە مەکتەب هەتا 12 لەوێ بوون من 11 هاتمەوە نەمەهێشت هەستی پێ بکە من لە ماڵێشم یعنی لە شوێنانم ئەوە لەخوا بەزیابێ ئەوە ئازایی خۆمە ئافرم کاتە لێرە ئەختەرخان ئەوێت بە بینەری ئەزیز بڵێ بەدایکە بەڕێزەکان بڵێت ئەوەی کە لە عالەمە پێی دەوتێت تایم منجمنت یان پێی دەڵێن ئیدارەی وەقت یان پێی دەڵێن بەڕێوەبردننی کات ئەختەرخان کە ئیسە لە بەرامبەری من دانیشتووە قسە بۆ جەنابتانەکە یەکێک یعنی منێکی لەو خاڵە سەرکەوتنانی کە تیای دەبینم توانێتی بەڕێوەبردننی کاتەکان بکات چکە ئەو کاتێک کە هی ئەم بووە هەمان کات بەدەستی پورەمەنیج و باجیافتا و حاجی کەریم و حەبسەخان و وەکۆڵێت باجی ڕعنەشە هەبووە بەس ئایا باجی ڕعنە و باجی خونچە چۆنیان بەکارێناوە ئەو کاتێک کە لە لای ئەوان بوو هەر 24 ساعت بووە لە بەردەستی ئەختەرخانی شەبڕاستی هەر 24 ساعت و بەڵام ئەم توانێتی ئیدارێکی بکە قسێکی زۆر جوانی وت کە من پێم خۆشە تۆزە تۆختری کە مختەرخان ویستی زۆر بە بەسیتی باسیکە ئەوش ئەوەیە کە ئەگەر گوێتان لێ بوو بێ بینەری عەزیز وتی 12 ئاهاتنەوە من 11 لە ماڵ بووم کە زۆر گرنگ و مهمە ئافرەتێک کە ئیشێک دەکات کە کارێک دەکات نەبێتە هۆکاری ئەوەی خەسوو بۆڵەبۆڵ بکا بەسەریاغا زۆر باوک مناڵ ئەمە چێ دوعاانە پەیدا دەکات کە بەداخەوە ئێمە ئەم حاڵەتەشمان زۆر ئەختەرخان ینی مامۆستایەتیەک دەکات بەڵام پیاو لێی ناڕازیە و بە تەمایە خوارە خێدنەکە لە ژێرۆ ژن بەسەریا بێنێ مناڵ لێی ناڕازیە خەسوو لێی ناڕازیە هیچ داوەتێکی پێ ناکرێت هیچ میوانداریی پێ ناکرێت هەڵە سێودانش لە من 380 دیناری مامۆسایەتی وەرەگرم کە ڕاستە تۆ لە دایرێک دەکەی شتێک دەکەی بەس خۆ دەکرێت لە ماڵەوە چێشتەکە لێ بنێ ئینجا بچی بۆ دایرە وەکرێت چێشت و نانت حاضر بێ کە هاتیتەوە بە 5 دقە بە غازەکە گەرمیکەیتەوە نەک هەموو دقێک تەلەفۆن بکەی بڵێ پیاوەکە پێتزا بێنە یان شاوەرمە بێنە وەڵام من هیلاک و ماندوم پێم ناکرێت تۆ گەر بتێ کاسبی بکەیت بە حیاتی مەطعامێکیشی نەکرۆ پیاوەی من بۆ مەطعامێکیش نایە مەگەر بچووی من بۆ هەولێرێک و یا بۆ شوێنێکی زۆر دوور یعنی بەردەوام لە دەرەوە نانتان نەخواردووە لە ماڵەوە نانی خواردووە لە ماڵی جەنابەت نەبڕاوە من ئێستا ئەم ئیشاکەم تۆزێک کەمم کردەوە ئەینا وەک مامجەلال گو بەیانی چێشت و قەیسیم بۆ لێنێ شەشی بەیانی لەسان چێشت و قەیسیم بۆ لێنە کوێخانە لێ خوڕی چۆن سڵاوی لێ ینی لە قسەکان تەوا دەرەکەم بێنازت نەکردووە ناوەڵە لەخوا بەزیاد پێش بەرنامەکە پرسیارم لێ کردی وتم بە تەمای ژن نییە نابێت یان بڵێت بادانێ بێنم یارمەتی هەردووکمان بداشتی وای نەبوو نەوەڵاوانەی نەبووە قەتیش بەینێک فڕی نەدا شتێک ئاوا قسەیە فڕێدا قەت بە قسەی خۆشی ژەر نەیکردوێت یگو من ژن بەسە یەک ژن بێنم بەسە خانمی شازادی دەستکەوتەوە بۆیە ئەلحەمدولیلا کێشەی بۆ خاڵێکی تر کە پێم خۆشە ئەختەرخان لەم بەرنامەیە بۆ منیش و بۆ بینەریشی باس کە ئیش ئەوەیە کە ڕەنگە تۆش ئەو شایەتێن بۆ بدەیت پارە زۆر جار کێشەیە بۆ خێزان و خانەوادەکان با من ڕازگۆ بم لەگەڵ تا اینجا قسەکە دێمە لای جەنابەت زۆر جار دەستکەوتنی پارە بۆتە نەکبەتی بوو ئەو ماڵە بە تایبەتی لە ناو کەوانەیە کە ئەوەی کە هەنێ ژن دەڵێت هی خۆمە کە من پیاوم بمان کوژە بەس نەڵێ هی خۆمە چوە کە وتت هی خۆم و پارەی خۆمە ئیتر پیاوەکە قیسیاکە نان و تەماتە بخوات بەس ئەو پارەیە لەو ماڵەیان نەبێت و زۆر جار من دەیان نمونی وام لەلایە لە سلێمانی لە هەولێر لە ڕانێ چەند جارێک ژنەکە بە نەزانی خۆی وتێتی ئاخر هی خۆمە پیاوەکەش تەلاقی لێ خواردوتێتی لەم دقەیەوە ئیش ناکەی هەتا من پیاوەکەم دوان وتم کاکە با ئیش بکاوتی دوکتۆر گیان پارەی نەبێ باشتر لەوەی هەموو دقەیەک بڵێ پارەی خۆمە ئەم ئیداری پارەی تۆ چۆن کردوتە ئایا ماڵتان جیا بووە قاسەتان چۆن بووە بەزیابێ هەموو ماڵمان بەیەکەوە بووە پارەمان بەیەکەوە بووە یەک کێشەمان نەبووە ئێمە لەبەرەوەی مناڵمان زۆر بوو ئەوسا مناڵ وەگەستا نەبوو خەڵک زۆر مناڵی خستەوە ئەی داوایەکەی 24 مناڵم بێتم دەوازی نەچیە 24 جا لەخوا بەزیابێ ئێستا حەوتمان پێگەیانوە ئەوش دریخی نەکردو ینی حەزەکە هەمووی شەهادەیان هەبێ ئێستا یەکێکیانمان بڕوام پێکەی 7 ساڵە تەخەڕوجی کردووە
پارەی یاوەتێ ماستەر بخوێنێ یعنی حەزە لێ چی بوارێکی تاو کردووە هەموو مەسئولی دەواجنی هەموو سلێمانی بوو بەشی زراعی تاو باش ئەکرێت مناڵەکانم پێ بڵی پێم خۆشە بینەر بزانێکی تریان چی تاو کردەوە یەکێکیان زراعە ئەوەکەی تریان مناڵەکانی خۆم یەکەمیان معاون تۆبی تەواو کردووە دووهەمیان کاروباری کۆمەڵایەتی تەواوکەی لە جامیعە ئافرم باشە سێهەمیان مامۆستای فەن بوو ماستەریشی هێنایەوە لە فەنە الحەمدولله چوارەم مهندیسەیە کچە باش ئەمە چوار کچمان لەسەرێک بوو لە پێنجەما کوڕە پۆڵای ناوە لۆغاتی عەرەبی تەواوکە جامیعە ماستەری لە لوبنان تەواوکە دکتۆرای لە میسر تەواوکە ماشەڵڵا ئێستاش پەیمانگای هەیە نووسینگەکەشم بۆ ڕێوابا لەگەڵمایە و لەخوا بەزیابێ چوارەمیشمان علوم کیمیای تەواو کردووە هەر کوڕە لە خەسخانەی شارە و نووسینگەشی هەیە بەجیا ئی فێربوونی سیاقەت شەشەمیشمان تووبەیتەری تەواو کردووە ئافرم باش دەست خۆش بێت من لێرە و ئەلحەمدوللا بە فەزلی خوای گەورە هەستم کرد ماشەڵڵا هەمویان بە کالۆرسیان تاو کردو هەمویان زانکۆیان تاو کردووە ماشەڵڵا حیزب هەیە لە کوردستانە ڕەبی قەزای تۆ لەو بکەوێت ڕەنگە بە هەموو حیزبەکە دوو ماستەر و دوکتۆرای تێدا نەبێ ماشەڵڵا بەس لە ماڵی تۆیە دووسێ ماستەر و دوکتۆرا هەیە خوای گەورە بێدەرد و بەڵایان کات و هەمویان ببن بە نمونەکە ئەلحەمدوللا دایکی وەکو تۆیان هەیە کە سەرکەوتون کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە لەلایەکی ترەوە من وا بیرەکەمەوە کە ئیدارێکی مالی باش هەبوو بۆ ئەو ماڵە فرەتچۆخانە بووە لە باوکیشیانە و لە منیشە حەزمان کردووە مەسەلەمان لە پارە لێک نەیاوەتەوە مەسەلەمان لەوە لێگاوەتەوانێت کە ئەم مناڵانە پێ بگەێنین وە خزمەتی میلەتیش بکەن پرسیارێکی فزوڵیە بەس مەراقمە بپرسم دارایی لە ماڵەوە وەزیری دارایی لای تۆیە یان وەزیری دارایی لای کوێخایە لای هەردووکمانە مەسەلە ئەو ئەڵێ فڵان شتەکەمانە بخەی چێکە منیان فڵان شتەکە ئەویش دەنگ ناکە هەردووکمان باشین یانی بۆەوە یانی وەکو دارایش بودجەیەک هەیە شتێک هەیە لەخوا بەزیاو بێ هیچ نوقسانیمان نییە ئەوە کەواتەوە گرنگە خانیانی بەداخەوە ماڵ ئەگەر فرەکوێخا بوو هەر کەسە بۆ خۆی بوو پیاو لە داخی ژن و ژن لە داخی پیا و تۆ لە داخی پیاوەکەت هەندێشت بدێ بە مناڵ و مناڵ ئیستیغلالی ڕاستی هەست ناکەم ئەو حەزەکە هەموو مناڵەکانی سەرکەوتوو بوون وەڵام منیش لەوی زیاتر حەزەکەم خۆشمان کە ئیژەکەین هەر بۆ مناڵە بەخوا کە بمێنێتەوە و کە لی کەم بێ و لێی زیابێ هەر بۆ مناڵە لەبەرەوە کە مناڵە هەبوو کێشان نییە ئیشەڵڵا ئەلحەمدوللا کەواتە لە ڕووی داراییەوە ئەوە تەقریبەن ئەو خاڵە زۆر لامەبەست بوو لە ڕووی کاتەوە ئیدارێکی کاتی زۆر باش و چاک و ماڵی خۆت کردووە لە ڕووی داراییەوە ئیدارێکی زۆر باش و چاک و مەزبوط کردووە لێرە پرسیارە دێتە کایەوە کە بینەر سیر مەکات ئەڵێ من هیچ ئیشم نییە ئەم مناڵم بۆ پەروەردە نابێت گیانم دەرچووە وە کۆڵێ نازانم لە مناڵی کێچێت ئەکرێ پێمان بڵێ ئەمە خوای گەورە لە حوتەبەقەی ئاسمان وە کۆڵێ ڕەحمی پێ کردووی یان شێواز چی بۆ چۆن توانراوە پەروەردەی ئەم مناڵانە ئاوا باش بێت هیچیان لار و لێوار دەرنەچن ئەلحەمدوللیلا هەمویان 12 تەواوکەن و زانکۆش تەواوکەن چۆن پەروەردەی مناڵەکانت کردووە مامۆستا من هیوایەتم ئەوە بوو پێشە دەڵێن باوکیشیان هیوایەتی ئەوە بوو و لەبەرەوە هیچمان ڕێگر نەبووین هیچمان هەتا من بە کچەکانمە گوو شوکردن نییە ئیلا مەکتەب تەواوەکەی مەیکێ لە شتەکانم بوو و باوکیشیان عینی شت بوو ئێستا لەخوا بەزیابێ هەمووی لە ماڵی خۆیان و هەمووی ژنیان هێناوە شویان کردو هیچ کێشیانێ بەڵام زۆر سەرمان لێن لەخوا بەزیابێ یەکلێکی باشتر گەورە بەس خۆت و کوێخای بەر هەر خۆم و ئەوی بەس هەردووکمانی هیچ زاوات نێناوەتە لای خۆت نەوەڵڵا بەس هەمووی شکر لەخوا بەزیابێ ئیمکانێتیان هەیە و تاعین بوون و بەس کچەکانم هەمویان تاعین بوون تەبعەن مێردەکانیشان تاعینن ئەوە نیعمەتێکی گەورەیە بەڵام ماڵە گەورە کە ئەکاتە پێنجشەمە و جومعەی تر قەڵەباڵەکە دایم هەمانە دایم لەخوا بەزیابێ پێنجشەمە و جومعانیان شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە خاڵێکی تر کە لام گرنگە ئەختەرخان کە باسی کەم پرسیارێک لە جەنابەت بکەم ئەویش ئەوەیە کە بتەوێ و نەتەوێ ژنی ئەم وڵاتە ینی بەداخەوەم قسەیە دەڵم ژنی ئەم وڵاتە جاری وایە چەندێک ژنی پیاوەکەیە ئەوە نش خەس و غەزوریش وەکو کۆیلێکی خۆیان سەیرەکەن وەڵڵی بەڕێی من زەم بکەیت ئەگەرینە بەڵام ئایا خەس و غەزور و دشەکان لەمپەر نەبوونە بۆڵە بۆڵیە گلەیەک چکە من بیرەکەم تۆ لە هەشتاکانە سیارەت لێ خوڕیوە ئەبێت چەند کەس بە پیاوەکەی وتیبێ ئەمە چی ئەم ژنت کردووە بە کوێخا بەسەرمان بووای لێ دەکەی بوا دەست بۆ شر کردو ئایا شتی وا هەبووە یان نە هەبووە بەڵام لەلای ئێمە
من و پیاوەکەمان باشین لەوایان نەمان بەڵام ئێمە مەسەلە من ئێستاش نەسیحەتی ئەو ژنانە ئەەکەم کەیەن بۆ لام خەزوریان هەیە و دشیان هەیە ئەڵێم هەر باش بە لەگەڵیا هەر باشە باشترە لەوەی تۆ خراپ بیت خراپێکی لەن ناکە بۆ مەسەلە من مناڵم هەیە لە بەینیانە پوریەتی نەنچێتی خاڵەتی مامێتی لەبەرەوە هەر باشە باشتر یعنی تۆ لەگەڵ ئەو بیر من لەگەڵ ئەو ئافرەت ئەڵێ خەسوم خراپە منیش زوخاوەکە من دڵێ نە مشتی وا ناکەم و حەزیشم لێ هەموو کەس لە لای منەوە باشە باشترە پرسیارێک لێ دەکەم زۆر مەراقمە بیزانم وابزانە من تازە بووکێکم هاتوون پرسیار لە تۆکەم ئەڵم عباڵم بە مل لە دنیا و لە قیامەتا چەند شتێکم پێ بڵێ ئەو شتانە چی بووە کە کردوتە لە ژیان تا لە ژن و مەدایەتی کەوای لاتۆ کەمترین بۆڵەبۆڵی ماڵی خەس و غەزورت لەسەر ینی ئەو خاڵانت چی بووە کە هەستەکەی ئەو خاڵانت کردو بۆیە ئاوا مرتاح بوویتە و سەلامەت و تۆ ماڵت ئەمان بۆ چکە خۆ چاکەزانی زۆر جار ماڵ ئەمان نییە بە بۆنی تەداخلی چواردەورەوە خۆی ئەزانی چیە یەکەم شت ماڵیان بۆ جیاکەیتەوە بۆ مناڵ ئەمە یەک دوو ئیتر ئەگەر هەموو ڕۆژێ لە ماڵی خەزوری بێ قەینا هەموو ڕۆژێ لە ماڵی دشی بێ قەینا بەڵام ماڵی بۆ جیاکەرەوە ماڵی خۆی هەبێ ئیتر بەڕێی من هەر باشە بکە باشترە یعنی تۆڵی تەماتێکی سوورۆکرا بخوا گەلێ باشتر لەوەی ئاشەڕ و ئاژاوە نەبێ باشترە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەست ناکەی تۆش ڕەنگە زۆر تەداخلی خەڵکت نەکرد بە بۆیە خەڵک تەداخل من زۆر کەم نە من هەر باسی هینیان کردوە وتومە ئەو بابەتە بگۆڕە چاکەی بکە باشترە لەوەی ئەوە هیچ دەدەهین ناکەی یعنی بۆ من هینەکە قساکە هیچ سوودی نییە تەبعاً خۆی پێی سوگە بێت ئەگەر باسی من خەس و خەزورم کەم خۆم پێی سوگە بم باسی دشم کەم خۆم پێی سوگەم بنەیکەم باشترە جوان خاڵێکی ترکە هەست دەکەم لە ئەختەرخانە هەیە بەس ئەختەرخان ئەوێت نەبێتە چاوە بۆیە نایڵێ ئەویش ئەوەیە کە تەسەورەکەم تۆش فیز و تەکەبور و خۆبادانت نەبوو بێ بەم پارەیە بۆیە ماڵی خەسوش زۆر لیان قبول کردی و خۆشیان ویستوی هەر محتاجی پارەش نەبووم کە ئەمیشەم کردووە بەس حەزم کردووە ژن فێرکەم و خەس و خەزوریشم ڕێگر نەبوون لەخوا بەسێبی ڕازگۆ بە لەگەڵما کە گومانم لەوە نییە ڕازگۆی بڵێ دارایی یارمەتی ماڵ خەس و غەزورت داوە یان نا وڵا لەگەڵ ما بوو هەر پێکەوە من هەر بە بەیەکەوە بووین شتێک هەبوو بە ناوی بودجە یارمەتی مەسەن جلوبەرگێک شتێکیان بۆ ئەوان معاشیان هەبوو زۆر کێشەیان نەبوو هەتا لەگەڵ ما بوون معاشیان نەبوو کە ئەمری خۆیان کە ئەنج دوایی من ئەم ئیشەم دەست پێک پێش وەخت ئەم هینە نەبوو بەڵێ نەبووە ئەختەرخان بۆ معلوماتی جەنابەت من ئەم خەلەلەش زۆر ئەبینم کە فەرمودەیەکی پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر بێ فەرمێت تەهادە و تەحابوو یعنی زۆر جار بووکم دوان و ئەزانم معاشی هەیە 600 زاری هەیە ێ باشە بووکی ئەفەنی ێ با قەیچێکە جاجار دەستێکی جل بکڕی بۆ خەس و خەزور قەیچێکە جاجار دەستێ بێنی بەم نیشانەیە قەیچێکە با تۆ لەو لاوە بۆ مەسەن دشەکان دەمیان لێ کردێتەوە ئەڵێت ئەم بووکەمان پارەی هەیە و احتیمالە بۆ ماڵ دایکی سەرفیکا ئێدە قەیچێکە جاجار یارمەتیشی ماڵی بچکۆمە بە حسابی دایک و باوکش بکرێت کەمەش بۆ خۆی خەلەلێکە من زۆر جارێ بینم مادام بە باوکی مناڵەکان ڕازی ئەبێ یارمەتیوانیش بێ ئەگەر محتاج بن ئەگەر نەش بن قەیچەکە هەر بۆ خۆئینی بۆ پێی خۆشە ئەوە وەکو هەدیەیەک بۆی بەرە ئەزیزانی خۆم ئەختەرخان بابەتی زۆر پێیە قسەی زۆر پێ زۆر شتی هەیە کە هێواشی واش پێی دەرکەم بەڵام ئەم بەرنامە هەر ئەوەندە فریاکەوتی من سوپاسی ئەختەرخانەکەم هەمیشە لە ساغ و تەندروست بێ خوای لە چاوپیس بە دوور بێت پێش بەرنامەکە ماوەزەتێنم بەسەرا خوێندوی ئینشاءالله بێ دەردی بەڵا بێت من هەوڵە دەم لە بەرنامەیەکی ترشە هەندێک پرسیاری تر هەندێک نهێنی تری ئەختەرخان بۆ ئێوە دەربکەم و بە ئێوەی جەناب بڵێم بە ئێوەی بینەری ئەزیز بڵێم بە ئێوەی نۆماڵەکان بڵێم بەڵام تا بەرنامەیەکی تر بەخواتان